بەڕای تۆ بربەستەکانی بەردەم پرۆسی ئەنجامدانی ڕێفراندۆم چین؟ من ناوم عیماد محەممەد سۆفی دانیشتووی هەولێر بەڕێی من کێشەکانی کە بۆ کوردستان دروست دەبن ڕێی شخصی خۆم وایە تقریبا دراوسەکان زیاتر دەبنە کێشە بۆمان تاوەکو حکوومەتی عێراق دەبی خۆمان حاضر بکەین بۆ هەموو ئەگەرێک خۆمان حاضر بکەین بۆ هەموو ڕێگریەک لە مۆزوعی ڕیفراندەم لە مۆزوعی حتا بە دەوڵەتبوونی کورد لەبەرەوەی ئەمە لە شوێنێکی جوگرافیدا دەژین دەتوانم بڵێم تاکو ئێستا ئەو کەمان وەرنەگرتووە لە هیچ دەوڵەتێکی کاوانی کە جیران حتا خودی عراقیش بەڵام پێویستە ئێمە خۆراگر بین لە هەر ئەگەرێک دێتە پێشەوە وەکو حاڵاتیی ئەم هەرێمە چاوەڕێی ڕیفراندۆم دەکەم. من ناو زۆر ئەحمەدە سەبارەت بە ڕیفراندۆم کێشەکان زۆرن لە هەمووی گەورەتر کێشەی حیزبەکانە چونکە حیزبەکان بە دوای بەرژەوەندی خۆیانە کەوتون نەک دەوڵەتی کوردی. بەڕێی من وەکو گەنجێک حەز دەکەم هەموو تاکێکی کورد بەبێ ئەوەی جێبداتە هیچ ڕەنجێک دەنگ بۆ ڕیفراندۆم بداتن لەبەر ئەوەی گەر ببینە دەوڵەت پاشەڕۆژی گەشتر دەبێتن بۆ گەنجەکان و جێ بە هیچ لایەنێک نەدەن هەمومان دەنگ بدەین بە ڕیفراندۆم لەبەر ئەوەی دوا ڕۆژی میلەتەکەمان لەسەر بەخۆیدا. من ناوم دەرباز حوسێنە دانیشتووی شاری هەولێرم هیوادارم هەموو حیزبەکان و هەموو کورد ببنە یەک دەست هەمووی دەست یەک دربین بۆیە تاوەکو سەرکەوین و ڕیفراندۆم بەجێ بگەین ئینشاءڵڵا. ڕیفراندۆم هیوای گەلێکە کە قوربانی بۆ داوە و لەمێژە چاوەڕێی بەدەستهێنانی مافەکانی خۆیەتی بۆیە بەڕێی من بربەست لە بەردەم ڕیفراندۆم بربەستێکی وا گەورە لە کوردستان نیە ئەگەر ئیرادەیەکی بەقوت هەبێت لە نێوگەلی کوردستان بربەستێکی وا گەورە نازانم تەنها ئەمە نەبێت لەبێ لە ناوە خۆمان یەک خەین و ڕیفراندۆم مافی هەموو گەلێکی کوردستانە.